هیوادارم زیاتر ئاور لە گەنج بدرێتەوە و تواناکانی گەنج زیاتر بخرێتە بواری کارکردنەوە و زیاتر ئیشی لەسەر بکرێت بۆ پرۆژەی جوانتر پێشکەش بە گەنجان بکرێت تاوکو گەنج ئەم وڵاتە بەجێ نەهێڵێ. هیوادارم حکوومەتی هەرێم زیاتر احتیمام بە بواری خزمەتگوزاری بدا لە ڕووی کارەباوە، لە ڕووی ڕێگاوە، لە ڕووی غازەوە، لە ڕووی نەوتەوە زیاتر احتیمامێکی باش بۆ بوارانە بدات لە بواری خزمەتگوزاریە. هیوادارم حکوومەت کە تشکیل بێ حکوومەتێکی باش بێ، یعنی ڕای هەوڵاتیان وەرگرێ ئیش و کار بکرێتەوە. طبعا خەڵک ئێستا زۆر بێئیشە تاعینات ئەم شتانە بکرێتەوە و ئینشاءڵڵا هەر داواکارم ئەم حکوومەتێکی باشە بێ و ئایندەیەکی باشە بێ بۆ ئەم ملەتە. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کار و بار جێبەجێ بکات. یەک لەوە گرنگەکان کار و چالاکیەکان بە باشی بەڕێوەبات و زۆر گرنگیش ئەوەیە کە ئیش و کار بۆ گەنجان جێبەجێ بکات.